دەبێ ئێمە خۆمان بناسینەوە خۆمان ببینینەوە ئەگەر لەگەڵ ڕەش و ڕووتان دابین ئەگەر لە سەنگەری لێقەوماوان و بەشخراوان و ستەملێکراوان و چەوساوان دابین نەک بە شیعار بەکردار دڵت بە خۆت خۆش بێ ئەگەر ئەوانەی یەخەت پێ دەگەن و شەڕت پێ دەفرۆشن تەشخەڵەت پێ دەکەن خۆبەزرگران و خۆسەپێنان و دەست بەسەر واریداتی وڵاتدا گران بن دڵت بە خۆت خۆش بێ فرعون بەگشت موسای داچوو بوو نەمرود بەگشت ئیبراهیم داچوو بوو تاغوتەکان بەگشت نوح داچوو بوون ئەوانەی دیکە بەگشت هود داچوو بوون ئەمنیش ئەوانەی کە لە ڕۆژگاری خۆماندا خۆبەزلگر و خۆسەپێن و تاوانبارن بەگشت ئێمە دەهاتوون شەڕمان پێ دەفرۆشن کەواتە ئێمەش دیارە شوێنکەوتووی ئەو پێغەمبەرانەین سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ برا خۆشەویستەکانە مامۆستا بەڕێزەکان بۆ نهێنیەکەی نهێنی خۆڕاگریان و نهێنی ڕاوەستاوی و دامەزراویان بگەڕێنەوە بۆ ئیمانەکەیان ئیمان ئەو وزە لە بن نەهاتووی بە ئینسان دەدا کە بە هیچ شتێک چارەسەر ناکرێت تەماشای موسڵمانانی غەزەکە چەند خۆڕاگرن لە بەرامبەر جوولەکە زایۆنیەکاندا بە پشتگیری ئەمریکا و زلهێزان و ڕۆژئاور ئەوانەش بۆ خۆڕاگرن ئەهلی ئیمانن چونکە دنیا وەکو خۆی دەبینن دنیا وەکو خۆی بیبینە شوێنی تێدا تاقیکردنەوەیە دوا ڕۆژیش وەکو خۆی دەبینن کە ئەو شوێنەیە کە هەمومان لەوێ کۆ دەبینەوە